بەداخەوە کە ئێمە داوامان کرد لەبەر دەم پارکی مەڵبەند ئەم گردبوونەوە بکەین، بەڵام برادەرانی بەرپرسی ئەم وڵاتە بە بیانووی پاراستنی هێمن و ئاسایش مۆڵەتیان نەدا، گوتیان پێشتر داوای مۆڵەتان نەکردووە. بە هەر حاڵ ئێمە پێمان وایە خەڵکی خۆمان وا پەروەردە کردووە، وەکو لە ڕابردوودا خۆ پێشاندانمان کردووە، گردبوونەوەمان کردووە. خەڵکی ئێمە پابەندە بە ڕەوشت و ئەخلاقەوە، بە ئادابی بەرز و جوانەوە، و چاوی لە ژێرە شێوێنی و پەیداکردنی مشەوەشی نییە. ئەم هەرێمی کوردستانەش ئێمە لە خەڵکێک کە تێیدا مشەخۆرن، تێیدا بەهرەمەندن، زیاتر خۆمان بە خاوەنی دەزانین. خەڵکێک ئەگەر لە پەنای ئەم هەرێمەدا دەخۆن، ئێمە لە پەناویدا خوراوین، و نەبێ ئەوان سوورتر بن لە ئێمە لە پاراستنی بەرژەوەندیەکانی ئەم وڵاتە و هێمنی و ئاسایشی ئەم وڵاتە. بەڕێزان، ئێمە هەمومان کۆبووینەوە بۆ پشگیریکردنی موسڵمانانی فەڵەستین بەگشتی و خەڵکی فەڵەستین بەگشتی، بە تایبەت موسڵمانانی کەرتی غەزە کە هەمووتان دەزانن ئێستا چه ئاگربارانێکیان لەسەرە، چۆن خان و باڵەخانەکانیان بەسەردا کاول دەکرێن، چۆن جوولەکەی زایۆنی ئاگر و ئاسنیان بەسەردا دەبارێنێ، ئەو ئاگر و ئاسنەی کە لە ئەمریکا و لە زلهێزان و لە ڕۆژهەڵات و ڕۆژاواری گرتووە. موسڵمانانی غەزەش بێکەس لەوێ کەوتون، بەداخەوە کە دەوڵەتانی موسڵمان نشین کەسانێک بەسەریانەوە حکمڕانن کە سووکترین کەلیمە بچووکترین کەلیمە بۆ پێناسەیان بەکاربێنین ئەوەیە کە بڵێین بڵحەپیاون. خاڵێکی دی دەگوترێ ئێمە بۆیە پشتگیری موسڵمانانی غەزە ناکەین لەبەرەوەی ئێران هاوکاریان دەکات. حەڕەکەی حەماس ئاشکرایان کە دەڵێن ئێران هاوکاری کردوین. جەعیبە ئەم عێراقی ئێمە معارەزەی عێراقی و ئۆپۆزیسیۆنی عێراقی بە شیعە و سوننە و کوردەوە کەم هاوکاری ئێرانمان وەرگرت کاتی خۆی لە دژی سەدام. خەڵکێک نیوەی عمری لە کەرەج و نەخەدە و کێشوە سەرف کرد، بۆ ئێران کەمی هاوکاری ئێمە کردووە؟ بۆ عیب بۆ ئەو کاتە ئێران هاوکاری مام کە مەمنونی نەبووین. باشە ئێستا هاوکاری موسڵمانانی فەڵەستین دەکات، دەبێت دەستخۆشی لێ بکرێت و بازیش دەدا لەسەر و هەڵوێستانەی هەرچۆنێکی بێ ئێران دەوڵەتێکە و حەقی خۆیەتی هاوکاری چێ دەکا هاوکاری چێ ناکە. بەڵام ئایا ئەوە عیبە بۆ فەڵەستینەکان؟ بۆ وڵاتانی عەرەبی ڕیزیان بەستۆ هاوکاریان بکەن تا لە ئێران بێمنەت بن لەبەرەوەی شیعەیە؟ کوا دەوڵەتێکی دیکە هەیە ئەوەندە جوامێری و شەهامەت و پیاوەتی هەبێ بڵێ ئەوانە برای نەتەوەیی من، برای دینی من قەتڵ عام دەکرێن، من دیفاعی لێ دەکەم. ئەگەر کەس نەبێ تەنیا ئێران هەبێ هاوکاریان دەکا، ئەتۆ دەبێت لیان بەعیب بگری. الغەریق یتەشەبەث بكل حەشیش، ئەوەی بە ڕووباردا دەچێت دەست بۆ سڵەفوشیش دەبا، هیچ چاریان نییە. هەندێک دەڵێن بۆچی ناچن بۆ فەڵەستین؟ دەڵێم خۆتان دەزانن ئێستا بوار نییە، فەڵەستین ئێستا ئابڵوقەیە، بوار نییە. خۆی پەروەردگاریش دەفەرمێ لا یوکەلیف الله نەفسا ئیلا وسعها. ئەوەندەش کاتی خۆی خەباتی شەکداری و خەباتی ڕزگاری خوازیمان کردووە، شاخ و داخمان کردووە کە نەترسێین بچین. بەڵام ئێستا ئەوایە دووریش نییە ئەم شەڕە درێژە بکێشێ، ئەگەر لە عێراق و هەرێمی شەو ڕێ نەدرێ و نەگونجێ خەڵکی دیکە بچێت دەشی بینن. جوولەکە هەر ئاوا نایخۆن، هەر ئاوا نایخۆن. موسڵمان نەمردوون، موسڵمانان بە ملیۆنان هەن زیندوون. ئامادەیە کە خوێنەکەی پێشکەشی ئەو موسڵمانە مەزڵومانکە دیفاعی لێ بکات.